قەڵای شێروانە ئاهەنگێکی هاوسەرگیری بە کۆمەڵی لە ئامێزگرد کە ڕێکخراوێکی خێرخوازی ڕەکی خستبوو. بە دڵنیاییەوە ئامانجی سەرەکی ئێمە هاریکاری و هاوکاریکردنی کچان و کوڕانی تازە هاوسەرە و دەمانەوێت لەم ڕێگەیەوە هەم هانی خێرخوازان بدەین و هەم هانی کچان و کوڕانی خۆمان بدەین کە بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە بەداخەوە بەم دوایانە لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە پرۆسەکەیانی بەراورد بە ساڵانی پێش و کەمتری کردبوو. ئومێد دەکەین ئەم دەست پێشخەریە وا بکات ڕێکخراوەکانی تریش لەم جۆرە لە چالاکی و هاریکاری و مەراسیم بەردەوامی پێبدەن. بووک و زاواکان وێڕای دەربڕینی دڵخۆشیان هیوادارن ئەم جۆرە پشتیوانیانە زیاتر بێت بەوەی زۆرترین کچ و کوڕ ژیانی هاوژینی پێک بێنن. ڕاستی خۆشحاڵێکی زۆرە کە تۆمار ناکرێ ئەوەیە کایەتر لە یادمانەمێنێتەوە بۆ هەمیشە هەموو کارێکی هاوسەرگیری بتوانن ئەم پرۆژانە دووبارە بکەنەوە بۆ ئەوە هەموو ساڵێک دووبارە بکرێتەوە بۆ کۆمەڵێک گەنج ئیشێکی زۆر باشە لەبەرەوەی کارێکی بەرەکەتدارە ئەگەر بە شتێکی واش دەست بکە. بەڕاستی جێگای دەستخۆشی سەرەداکەوە ئەم گەنجانەوە ئێمەش هەم لەم ئاهەنگە فنجیلانەیەداکەوە بەشداریمان کردووە دەستخۆشی لەو کەسانەکەیەوە ئەم جۆر ئاهەنگانە ڕێگەخەن و دوعای خێریان بۆ بکەین. بەڕاستی ئیشەکەیان ئیشێکی زۆر بەرەکەتدارە و ئەگەر حکوومەت بپەرە بەم کارانە بدا ئینشاڵڵا ینی لە هەرێمی کورسانە لەم کات و لەم زوروفەیە هاوسەرگیری زۆر ئەنجام مەدرێت. بەڕاستی هاوسەرگیری قورس بۆ لەم کاتەدا بۆ گەنج کە ڕۆژانەیەکی زۆر کەمەیە کە مجهەیەکی باش لەیان حکوومەتەوە نەبێت کە کارێکی نەبێ. بەڕاستی هاوسەرگیری قورس بۆ لەم ڕۆژا بۆ گەنجان لەم کەرنەڤاڵە ڕەنگینە بە بەرەکەتەوە کە دەست ئاهەنگەکە بە ئامادەبوونی بەشێک لە خێزانەکان و دابەشکردنی خەڵات بەسەر زاوەکاندا دەوڵەمەند کرا و هەمەش دڵخۆشی زیاتری خستە نێو دڵی بووک و زاوەکانەوە. لە قەڵای شێروانە هاوشێوەی هەنگاونان بۆ سەرکەوتن بەسەر پیلیکانەکاندا سەودە بووک و زاوا ئەمڕۆ هەنگاویان ناوە قۆناغێکی نوێی ژیانەوە کە پرۆسەی هاوسەرگیریە. کاروان حەبیب کورد سات نیوز گەرمیان.